ئازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەنامەکەماندا باز لە شێوازی مامەڵەی فرۆشیار و کڕیار دەکەین. دەزانین ئەمە بەریەکەوتنێکە کە ڕۆژانە و بەردەوام دەیبینی لە نێو بازاردا لە نێو مۆڵ و شوێنەکاندا. بەڵام گرنگە کە ئەمە مامەڵەیەکی دروست بێ، بە تایبەتی فرۆشیار پێویستە بە جوانترین شێواز ئەتەکێت و مامەڵەی خۆی پێشکەش بە کڕیار بکە تاوەکو پەیوەندیکی باشە بێت و بتوانێت ئەو بابەتی کەیەتی بفرۆشێ. زۆر جار لەلایەن کڕیارەکانەوە گلەی و گازندێ ئەوە دەکرێت کە فرۆشیاران مامەڵەیەکی جوانیان یاخود بە شێوازێکی زۆر سارد و سڕ وەڵامی کڕیارەکان دەدرێتەوە. بزانین پێویستە ئەو مامەڵە دروستانە، ئەو شێوازە دروستانە ئەتەکێتە جوانانە چین کە پێویستە فرۆشیار پێشکەش بە کڕیاری بکات. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا پشتیوان جەمال ڕاهێنەر. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. مامۆستا، دەزانین ئەم جۆرە مامەڵەیە، ئەم جۆرە ئەتەکێتە ڕۆژانە دووبارە بێتەوە. هەمومان ئەگەر چوبینێتە دوکانێکەوە کابرای فرۆشیار ئەگەر تۆزە سارد و سڕ بێ یاخودە ناتبێت بە دەمانەوە، جارێکی دیکە نەڕۆشتوینەتەوە بۆ ئەو شوێنە. چی بکرێت بۆی کە ئەمە مامەڵێکی دروست پێشکەش بکرێت لە نێوان کڕیار و فرۆشیاردا؟ پێشێکی بەنای خۆی بەخشندە و میێرەبان درود و سڵاو بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. پرسیارەکە تەمان جوانەکە کە دانیان سەبارەت بەوەی کە مرۆڤ بتوانێت بۆ بەرامبەرەکانی نەک فرۆشیاریش بێت. بەڵێ، ینی ئەتەکێتی گفتوگۆکردن لەگەڵ بەرامبەرەکانیشە لە هەموو ژیانمانە پێویستە. بەڵام سەبارەت بە فرۆشیار یەکێک لەو خاڵانی کە لە ئەتەکێتە زۆر زەڕورە مڕعاتی بکات ئارامگرتنە، سەبرگرتن. بەڵێ، چکە بەڕاستی تۆ کاتێکە کەسێک گێتە دوکانەکەی تۆوە، ئەم کەسە لەوانەیە بیەوێت بە ئارەزووی خۆی بەناو شتەکانە بگەڕێت. ئەگەر تۆ کەسێکی کەم تەحەممول بیت، لەوانەیە دوو پرسیارە لێ بکات یا دوو شتی بەدڵە بڵێ ئەمە چۆنە، تۆ وای لێ بکەیت بێزار بیت، جوان جوابی نەیتەوە، ئەویش تەڵان کە تۆ بینێت جوان جواب نایتەوە، ئیستیجابە بۆی نییە، شوێنەکە بەجێ بێڵە دەمە هۆکارێکە بۆی کە تۆ سەرکەوتوو نەبی لەم ژیانە. بۆیە ضرورە ئارامگرتن لەسەر ئەوەی کە بەرامبەرەکەت چەند پرسیاری کرد تۆ بتانی وەڵامی بیتەوە. دوو جۆر کەسایەتی هەیە لە مامەڵەکردنە فرۆشیارە بێ ئاگای لەم دوو جۆر کەسایەتیە بێت. کەسێکیان پێیان ئەوترێت هەستی و هەستەوەر. هەستەوەرەکان مامەڵە زۆرەکەن، قسەش زۆر ئەکەن و دەستیش لە شتەکان زۆر ئەدەن. ینی حەز ئەکات هەست بەم شتە بکات، پرسیار لە فرۆشیارەکە ئەکات کاکە ئەمە بای چەنە، لەکوێ کڕیوتە، ئەسڵیە، عادیە، نرخی چەنە، ئەی بەوەنە نا مامەڵە زۆر ئەکات. ئەگەر کەسی فرۆشیار ئارامی نەبێت، لەوانەیە ئەم کەسە بە نەوعێک بەساری جوابێتەوە ئەڕات. بۆیە شارەزای فرۆشیار لە جۆری کەسایەتی ئەم کەسانی یەنە ناو دوکانەکەی و ئەبێ شارەزا بێ. هەستەوەرەکان بەو شێوەیەن کە مامەڵە زۆر ئەکەن و بەڵام جۆرێکیان هەن جۆری دووەمیان زۆر ئاسانە لەگەڵیانە، گوێ بە هیچ شتێک نادا کە ئەچێتە ناو دوکانەکەەوە تەنها سەیری شتەکە ئەکات، مامەڵەیەکی یەک جار ئەکات، ئەمە بە چەندی تر ناڵێ بەوەنە نایدێت، یەکسەر پارەکەی ئەداتی و ئەچێتە دەرەوە. بەرۆ یەکەم خاڵ کە پێویستە فرۆشیار لەگەڵ کڕیارە بیکات ئەوەیە بێ ئارامگر بێت. ئەمە خاڵی یەکەمیان. خاڵی دووهەمیان ئەگەر لەسەر بابەتەکە بڕۆین، خاڵی دووهەمیان پێویستە دایمە فرۆشیار کە کەسی بەرامبەریەتە ژوورەوە پێشوازیکردنێکی جوان دێت. لە یابان دوکاننارەکان ئەڵێ کاتێکە کڕیار ئەچێتە ژوورەوە لە سەرەتای دوکانەکەەوە یەکسەر پێشوازی لێ ئەەکەن و ئەمان احتیرامێکیان هەیە، وەکو سڵاوی ئێمە و تەوقەکردن خۆیاندا ئەنێوێنە بۆیان و ئەم ئاماژەیی بۆ ئەەکەن، فەرموفەرمویان لێ ئەەکەن. و دوای ئەوەش کە شتەکان ئەکرێت ئەڵێ ئێمە سپاسی تۆ ئەەکەین کە تۆ هاتوویتەتە ئەم دوکانی ئێمە و شت لێ ئێمە کرێت و ئێمە هەڵبژاردووە. ینی بەم شێوازە پێشوازی لێەکە. ئەگەر تۆ ینی کەسی وا هەیە سێرەکەی ئەچیتە ژوورەوە دوو مشتری لە سڵاو ئەەکەی ئەسڵەن جوابی سەلامەکەت ناداتەوە، ئەمە خۆی لە خۆیە یەکێکە لە هەڵەکان کە فرۆشیار ئەیکات ئەبێتەوە هۆکاری وەیەم کە سەد دڵی بگرێت و بڕاتە دەرەوە. چەندین ئەڵێن ئەگەر کڕی و بیکڕە ناکڕی لە کۆڵمان بەرەوە شتەکە بە دڵنیاییەوە، ینی تەحەمولی نییە لەسەر ئەوە. دوای ئەوە جاری وا هەیە ینی یەکێک لەو هەڵانی کە فرۆشیار ئەیکات لە گەڵکڕیار لە خۆباییبوونی فرۆشیارەکە. ینی ئەوەندە مشتری هەیە
کاتێککە ئەڕات سەلامێک ئەکات یاخودی نەکات جوابی ناداتەوە ینی بێباکە لەوەی کە تۆ شتەکە بکڕیە نەیکڕی ئەمە لە ئەتەکێتی فرۆشیاریە هەڵەیە چونکە ڕۆژێک دێت وەکو ئەمڕۆ ئێستا هەندێک دوکاننار هەیە کە لەو پێش زۆر مشتری هەبوو ئێستا خەڵک ناچێتە دوکانەکەی مەمنونە کە کەسێک بچێت بەڵام ناچن بۆ لەبەرەوەی کە چۆنەڵی ئەتەکێتی فرۆشتنی کاڵاکانی لەگەڵ خەڵکا جوان نەبووە بۆیە ئارامگرتن پێشوازی جوان ئەمە ئەتەکێتێکی باشە خاڵێکی تر لە ئەتەکێتی فرۆشیار لەگەڵ کڕیارە پەیوەستبوون بە وعدەوە بە مەوعیدەوە یعنی کاتێک کە تۆ ئەڕۆیتە لای بۆ نمونە بەرەک درویەک جلێک ئەی بەکردن کە ئەم جلە ئەدەی بەکردن پێت ئەڵێت ئەڵێ هەفتەی داهاتوو سەعات ئەوەنە وەرەوە جلەکە تەواو ئەبێت کاتێک گەزانی کە لە مەوعیدی خۆتا تۆ زۆر زەڕووری بەو جلە لەوانەیە ئاهەنگێک هەبێت مەوعیدێکت دانەبێت لەسەر ئەو جلە کە ئەڕۆیتەوە بۆ لای سەیرەکەی تەواوی نەکردووە ئەڵێ وەڵای داوای لێبوردنەکەم کارەبا نەبوو یا نەمتوانی یا پەلەمەکە سبەینێ تەواو ئەبێ قۆپچەکانی ماوە لەوانەیە دەستکاریشی نەکردوی ینی ئەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ دڵ سارد بێتەوە لی بۆیە پەیوەستبوون بە وعدەوە لەگەڵ کڕیارە یەکێکی ترە لە ئەتەکێتەکان ڕێزم هەیە بۆ خەیاتەکان ئەمە هەربوونی هەیە زانی لە نێو خەیاتەکانە بەتایبەتی ئافرەتان زۆر هەست بەوە بە دڵنیاییەوە جاری وایە ئافرەتی هەنی جلێکی کوردی جوانیە و بەکردن خواخوایەتی بڕە براکەی ژنی هێناوە براژنیەتی ئاهەنگێکیان هەیە کاتێک گەزانێ بێ بە جلێکی کۆنەوە بچێ و کاتە نەدڵی خۆشە بێت و نەهێج ئێستا گەر بچێ بۆ بەهاجلکە بێ لێ سۆجلی کردبێت بە دڵنیاییەوە ینی لەگەڵ ڕێزم بۆ خەیاتەکان یانی ئەمە هەیە حتا تەنانەت لەکردنەوەی دوکانیشە ینی جاری وا هەیە ئەتەکێتێک لە ئەتەکێتەکانی تر ئەوەیە کە کردنەوەی ئەم دوکانە ئیعلانێکی لەسەر نووسراوە ئەم دوکانە ڕۆژانە لە سەعات 9 بۆ 12 کراوەیە لە 12 بۆ 1 پشووە لە 1 بۆ 5 بۆ نمونە کراوەیە ینی خۆی نووسیوێتی کاتێک گەزانی سەعات 9 و تۆ 9 ڕێک 5 بۆ 9 ئیشێکی پەلەت هەیە ئەچیتە ئەو دوکانە بۆی زوو بۆچە سەرەکی 9 چارەگیە 9 نیویە ئەگاتە شوێنەکەی خۆی لەگەڵ ئەوە شاکە خۆی تێتی سەعات 9 من دوکان ئەەکەمەوە ئەمە هۆکاری ئەوەیە کە خەڵک ئەو کاتە لی ئەتەکێتەوە وای زیلێنێت وەڵەمە کەسێکە لە مەوعیدی خۆیان مەزبوط زۆر نییە ماوەسا پشتیان شتێکی دیکە هەیە زۆر جار دەیبینین بە زۆر پێدانی ئەو کاڵایی کە هەیەت ینی واز لێنایانی هەندێک جار بۆن لە دوکانی پێڵایەکانی هەر ئەڵێ ینی واو لێکە ئیلا نابیلای پێچێتەوەی خاتنەوانەکە کە من نامن جارە نایکڕم هەر واز نایانی ئەمەش بۆ خۆی شوازێک لە شوازەکانی بێزارکردنی کڕیار کەمەوە کات بێزار بێت وە ئەو شتە نەکرێت لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان کە چەند شوێنێک داخرن بوون لە شاری سلێمانی لە نزیک پاسپۆرتی سلێمانی بە هۆکاری بێزارکردنی خەڵکی لەوەی کە زۆر بە زۆر بانگیانەکردنە ژوورە بۆ بەڕێکردنی معاملات و ئەو بابەتانی کە هیان بە پاساپۆرت ئەمە گەشتە و ئاستی کە دابخرێن لەبەری کە خەڵک شکاتیان کردبوون و ئەوەندە خەڵکیان بێزار کردو ئەمەش بۆ خۆی کاریگەرێکی خراپی دەبێت لە نێوان پەیوەندی نێوان کڕیار و فرۆشێردا بە دڵنیاییەوە ئەزان چۆنە مۆزوعی مارکێتین تۆ مارکێتین بۆ خۆت ئەەکەیت یەکێک لە ئوسلوبەکانی مارکێتین ئەوەیە کە تۆ هەوڵی قەناعەتی بەرامبەر بی کە ئەم کاڵایە بکڕێت بەمە شتێکی ئاساییە بەڵام کە غولووی تیاکرا یعنی زیاد لە حەدی خۆی تۆ ویستت بە زۆر ئەم کاڵایە بە مرۆڤەبەی دڵنیا بە لێت ناکڕێت بۆیە جاری وا هەیە گومانیش دروست ئەکات ینی تۆ کاڵایەکە هێناوە کاڵاکەی خۆت جوانە یەکێک لە ئوسلوبەکانی مارکێتین بۆی بتوانانی ئەم کاڵایە بفرۆشی قەناعەت بە بەرامبەرەکەت بکەیت ئەوەیە کە ئەبێ وەصفی ئەم کاڵایی خۆتی بۆ بکەیت ینی وەصفی بۆ بکە من ئەم کاڵایم کڕیوە هێناومە لە فلان شوێنەوە هاتووە ئاوا بە زەحمەت هاتووە لەوانەیە پرسیاری لێ بکە بڵێ باشە دوکانی دراوسێکەت هەمان کاڵای هەیە 2000 لە تۆ کەمتر ئەیفرۆشێت ئەبێت تۆ تێی بگەێنیت کە ئەو کاڵایی ئەو بەڕێزە ئەیفرۆشێت ئەم کاڵایی تۆ نییە ئەم کاڵایی تۆ ئەمە مواصفاتەکانێتی ئەمە شتێکی واری دەویانی لە مارکێتینە ئەتوانیت کە بەکاری بێنیت و باشە بەڵام هۆی هۆکاری ئەوەی کە تۆ بکەویتە سەر هێرشکردنە سەر دراوسێکەت هۆکاری ئەوەی کە بڵێ ئەو کاڵایی ئەو بە کەڵک نایەت و نا ئەوە درۆ ئەکات و کۆمەڵە قسە کە بڵین زمانی بازار ڕابگار ئەهێنرێت و کاڵاکەی تۆش ئەینەن کاڵای ئەو بێت هیچ هۆکارێک نین بەستە ناتوێت بە گران زیاتر بیفرۆشیت ئەمە هۆکارێکە بۆی کە خەڵک تەبعاً لێ دوورکێتەوە نەبێ ئەتەکێتە نە هیچ شێوازێکی چۆنەڵی عرف و عادەتی خۆشمان ئەوە قبوڵ ناکات بەڵام ئەوەی شێوازەی کە تۆ مارکێتین بۆ بابەتەکەی خۆت بکەیت و تێیگەێنی ئاساییە
مۆزوعی ئەو بابەتی کە دوکانانش داخرا بەڕاستیەوە هەر دیاردەیەک بوو خەڵکی زۆر جاز بوو ینی من خۆم بە تایبەتی لە بەڕێوەبەراتی پەروەردە دەوامەکەم بەیانیان کە بەو ڕێگایە ئەڕۆی ینی چەندین کەس یەتە بەردەمە تۆ ئەڕۆی بۆ دەوام پەلەتە هەر خۆی بەردەمە ئەگرێت و یەت پەنجەرەکە بکەرەوە کێشا بە پەنجەرەکە تووشی ڕووداویشت دەکا بەڵێ لەبەرەوە ینی ئەتەکیەت جۆرێکی خۆی هەیە توانی وەرەقەیەک سعرەکانت یان وسی بێت وەرەقەی بگری بەدەستەوەی تر هەست کەسێک هاو بۆ لای تۆ یەک دێ بۆ لای تۆ تەواو لە جیاتیەوە ئەم خەڵکی زاسکوی یعنی ئەمە شێوازێکە لە ئەتەکێت تۆ توانی بەکاری بێنی ئەمە بازار دۆزێکیشە بۆ خۆیان بۆی ئوسلوبیان بگۆڕن لەمە دووە ئەتوانن بینوسێت و کابرا بەدەستێوێتی ئێمە سعرەکانمان ئەمەیە ئەیبینێت تەواو ببێتە منافەسەش لەگەڵ ئەبێ بە منافەسەش بۆ یەکتری زۆر ڕاستە باشە مە بزە پشتیوە من حەزەکەم پرسیارێک بکەم هەر سەبارەت بە بابەتی فرۆشتنەوەیە زۆر جار فرۆشیارەکان هەنێک شت هەیە ئەیکەن ینی بنمونێسە دنیا پێش کەوتووە زۆر جار سعر لەسەر بابەتەکان لەسەر کاڵاکاندا ئەنێن بۆی کە کەسەکە بیکڕێ یان جار وایە هەنێک قتع هەڵاواسن لە دەرەوە ئەڵێن ئەمە داشکاندن کراوە بەڵام جار وایە ئەکەچیتە ژوور ئەم داشکاندنەوانیە هیچ ڕاستێکی تیانە یان کە تۆ شتەکە لەسەری نووسراوە سێرەکەی کە بە فرۆشیارەکە ئەڵێ من ئەمە ئەکڕم سەرکی نرخێکی تر ئەڵێ ئەمانە تا چەند گرنگن کە فرۆشیار بڕازگویانە لەگەڵ هاوڵاتیان مامەڵە بکە بۆی کە جارێکی تر ئەم بابەتانی لێ بکرێتەوە دەمخۆش بابەتەکە زۆر خاڵێکی تر لە خاڵەکانی ئەتەکیەتی فرۆشیار لەگەڵ کڕیارە ئەوەیە کە ڕازگۆ ینی ڕازگۆیی لە نرخە ڕازگۆیی لە کوالیتیە کە تۆ ڕازگۆ بوویت لە بابەتی ئەم کوالیتی بابەتەکەی خۆت کە باسی ئەەکەی بۆی نرخەکانی بۆ باسەکەی ئەڵی من بەم شێوەیە هێناومە ئەمە نرخەکەیتی ئەمەنە قازانجی لەکەم ئەم کەسە سیقە بە تۆ دروست ئەکات کە بردێ ماڵەوە بەو شێوەیە نەبوو یا کە هاتە دوکانەکەی تۆ ئەو نرخی کە دادنەوە بەو شێوەیە نەبوو دڵنیا بێ ئەنی متمانی پێت نامێنێت و نایەتەوە وەلات ئێستا ئەمڕۆ بازاڕەکان چۆڵ بووە ینی ئەگەر ملاحەزەتان کردبێت جاری وا هەیە لە بازاڕێکە ئەچیتە دوکانێکەوە سێرەکەی بەرناکەوێت هەر هەمان کاڵاشیان هەیە بەڵام دوو دوکان سێ دوکان تەنیشتی هەر هەمان کاڵاشیان هەیە سەرەکەی چۆڵە یا مشتری زۆر کەمی لێ هۆکارەکەی ئەمەیە هۆکارەکەی چییە ئەگە بڕۆ لێی بپرسە سەرەکی کابرا ڕازگوی لەگەڵ مشتریەکانیان ڕازگۆیە نرخی ئەو نرخەیە کە لە جامخانەکەدا ئەچیتە ژوورەوە بەڵکو بە پێچەوانەوە جاری واشەیە کە کۆمەڵشتی زۆری لێ ئەکڕیت نرخەکانیشە بۆ داشکێنێن یعنی زیاد لەوەشی کە دایناوە ئەڵێ نرخی بۆ نمونە 5,000 ئەڵێ 4,000 ئەمە یەکێکە لە ئەتەکێتەکانی کە چۆنەڵی فرۆشیار بەکارێن بۆی تۆ جارێکی تر بچیتەوە بۆ لای یا شتێکت بە هەدیە ئەداتێ لەگەڵ ئەوە شاکە تۆ شتەکان لێ کڕوە ئەزانێت تۆ شتە زۆر لێ کڕیوە شتێکت بە هەدیە ئەداتێ ئەڵێ ئەمەش هەدیە بۆ بەڕێزت لەبەرەوەی کە تۆ هاتوویشت لێ ئێمە ئەکڕی ئەنی ئەمە جۆرێکە لە ئەتەکێت کە ئەتوانێ بەکاری بێنێ بەڵام پێچەوانەکەی کە تۆ ڕازگۆ نەبیت لە کوالیتی کاڵاکەیە بیباتە ماڵەوە سێرەکەی بە کەڵک نایە دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ نایەتەوە بەلاتە تۆ پارەی خۆت وەرەگری ڕاستە بەڵام لەوانەیە بۆ ماوەی 6 مانگ خەڵک بێت لێو بکرێت بەڵام دوایی خەڵک لێت ئەتەکێتەوە وازت لێ ئەهێنێت بۆ ڕازگۆیی ژێکێکەکە و خاڵانی کە بتوانێت بەکاری بێن ماوەسە پشتە هەر لەسەر ڕازگۆیی شتێکی دیکە هەیە ینی زۆر گرنگە بوون من بەدەر لەم ئیشەشم ینی فرۆشیاریشم زۆر جار کەسێک یەت مەسن هاتۆم پرسیاری کاڵایەکی دیکەی کردو کە من سوورزانیم ئەم کاڵایە باشە و تێتیم کە ئێوە کاڵایە چۆن ناوشانی کاڵاکەی منانی لەگەڵ کاڵاکەی منایەکی گردوتە وتومە زۆر باشە ینی بێعیبە یەکسەر کڕیار و تێتی ئەگەبوو تایە خراپە لای تۆ نەمەکڕی ئەیزانی کە باشە و نیژە زانم باشە بۆچی درۆ بکەم ینی ئەو شتە باشە با لە لایم نیشتەکە نەکرێ بەڵام من حەقە دەڵێم ڕاستی ئەڵێم ڕستق لای خۆی گەورەیە ینی من درۆفێڵی تیا بکەم بەڕاستی خۆی باڵادەستی لەوانەیە لێم بگرێتەوە نابێت فێڵی تیا بکرێت لەبەرەوە تا چەند گرنگە ئەمە ینی کە شتێک کە باش بوو ڕازگویانە بڵێ بەڵێ باشە ئەو شتش کە تۆ ئاماژت پێکرد نەخۆی لەوانەیە ئەو کەسە هەر هاتبێتە ژوورەوە تەنها بۆ تاقیکردنەوەی تۆ جوانە وەکۆی کە خۆت کەوتوتە مەوقیفەکەوە ینی کابرا هاتووە بەس ئێوێ تاقیت کاتەوە بزانێت تۆ ڕازگۆی لە ئیشەکان تا یا ڕازگۆنی شتێگەێنێ لەگەڵ خۆی ئەڵێ ئەمە بای چەنە لای تۆ ئەم شتە هەیە تۆ توانێ و کاتە کە بە ڕازگۆیانە جوابت دایەوە وەڵامەکە دەمان ئەو کاتە لەوانەیە نەکخۆیت دەکەسی تریش بنێرێت بۆ لای تۆ یعنی بە دڵنیاییەوە دوکانەر ئەبێ ئەوە لە مێشکات دروست بکات فرۆشیار ئەوە لە مێشکات دروست بکات کە کاڵا ئەفرۆشێت بۆ خۆی ئەفرۆشێت ئەمە یەکەم بۆ چوونە بۆ خۆی ئەفرۆشێت نەک بۆ خەڵکەکە ینی ئەگەر بیر و بۆچوونێک لە مێشکی خۆیان دروست بکات بۆ نمونە زۆر کەسمان هەیە کاڵایە گەیەنێت بە کەڵک نایەت بەس سەرفی ئەکات
ئەیهێنێت بە ناوی کەسێکەوە لە شوێنێک سەرفی ئەکات لە منتیقەیە دوکانێکدا ئەنێ سەرفی ئەکات بەڵام دوای مانگە دوو مانگ سێرەکە و دوکانەدا ئەخات ئەم ئوسلوبەش هەیە دای ئەخات و ئەڕات لە شوێنێکی تر هەر هەمان ئوسلوب بەکار ئەهێنرێتەوە ئەمە تاوان خۆ کوردەواری خۆمان نەزانین کە هەم پارەکەشی حرامە هەم لەگەڵەوەشە پێوترێت کەسێکی خۆڵبڕ و ساختەچی کەواتە یەکێک کە ئەم ئوسلوبانە بەکاربێنێت مدەیەک لەوانەیە سەرکەوتوی بەڵام دوایی چی ئەکات دوایی هیچ کەسێک لێی ناکڕێتەوە لەبەرەوە ئیفلاس ئەکات ماوەیەک مدەی قازانج ئەکات پارەی پێ ئەبێ بەڵام کە پارەی پێنەمای چی ئەکات ینی بەو شێوەیە بەڵام ئەتەکیەتی فرۆشیار ینی ڕازگۆیی مەوعید پاراستنی مەوعید لە کاتی خۆیان ئەو شتانە بیتەوە پیانیا بیگەێنیتە جێگەی خۆی ڕێز لێگرتنی بەرامبەرەکەت ینی ڕێزی لێ بگری کێتە ئەم هاتووەتە دوکانەکەی تۆ بزانی چۆنە ئارامگرتن لەگەڵیا ینی معاملە ئەکات کابرا معاملە کە لەوانی نەیکڕێت من جاریوا بۆ چوومەتە شوێنێکی خواردەمەنیەوە کە سەیری خواردنەکانم کردو توێتی فەرمودانی شۆمان و سەیری خواردنەکانم کردووە خواردنەکانم بە دڵ نەبوو ویستمە بڕۆمە دەرەوە توێتی بۆ ئەڕۆیتە دەرەوە وتمە ئیشێکم هەیە ئیجباری کردم ینی ویستێتی هەدا بنیشمە وتم ئیشێکم هەیە کاکەم وایدێکم بۆ دروست بووە ئەمەوێ بڕۆمە دەرەوە ینی نمونە لەسەر ئەتەکێتی دوکاننار لە فرۆشیارە ڕۆژێکیان چوومە دوکانێکی خواردەمەنیەوە لەفە ینی لافیتەیەکی نووسی بوو زۆر جوان بوو دوای پرسیارم لێ کرد وتم ئەمە بۆچوونی خۆتە یا لە یوتیوبەوە لە شوێنێکەوە وەرت گرتووە وتی بۆچوونی خۆمەوە هەر خۆم نووسیمە لافیتەیەکی نووسی بوو هەڵی واسی بوو بەڕێز ئەگەر لە دوای خواردنی خواردنەکەشمان خواردنەکە ڕەخنت لێی هەبوو بە دڵت نەبوو وەرە لامان با پارەکەت بدەینەوە ینی بەجددی شتێکی زۆر زۆر جوانە ئەتەکێتێکی زۆر جوانە کە بەکاری هێنابوو ینی ئەگەر هەر کەسێک بیخوێنێتەوە دڵنیایە لەوەی ئەگەر خواردنەکەشی بە دڵ نەبوو ئەتوانێت بە سەراحەت بچێ بڵێ خواردنەکە جوان ینی زۆر ئاسایی بوو کوڕێکی گەنجی ڕێکوپێکە ئەمەی نووسی بوو بەڕاستی ینی ئەمە یەکێکە لە ئەتەکێتەکان توانی بەکاری بێنی لەگەڵ کڕیارە کە یێتە دوکانەکەتەوە با باسێک لە مامەڵەی کڕیاریش بکەین ئەو کەسێک کە ئەچە شتێک کڕێ پێویستە کا ڕەچاوی چی بکە بە هەمان شێوەی کە فرۆشیار پێویستە هەنێ شتێ ڕەچاوی بکە بێگومان منیش کە ئەچم کاڵایەک ئەکڕم پێویستە ڕێزی بەرامبەرەکەم یان ئەتەکێتی ئەوە بزانم چوار پێنج جارە و کاڵایە باتەوە بە دڵنیاییەوە چۆن لە گیانی خۆمانەڵین دایک و باوک مناڵ مافی هەیە بەسەر باوکیەوە باوکیش مافی هەیە بەسەر دایکیەوە فرۆشیاریش تاوان بە هەمان شێوە کڕیارەکە مافی هەیە بەسەر چیەوە بەسەر فرۆشیارە و فرۆشیارش بە یەکێک لەو مافانەی کە فرۆشیار هەیەی بەسەر کڕیارەوە ئەوەیە کە ئەو کاڵایی کە کڕی لەوێ یەکلا بووەوە دوای ئەوەی مامەڵەیان کرد لە دوای مامەڵەکردن لی دانەشکێنێت ینی شتێکی ناشرینە بەڕاستی کابرا سێرەکەی ئەڵێ بە 10,000 معاملەی لەگەڵەکە 5 دقە 10 دقە مەحتەلیەکە ئاخر شت پێڵێ ئەوە لەبەر خاتری تۆ بە 9500 دوای کە پارەکەی بۆ دەرەکات ئاوەڵا 9000 پێشێتی ینی حیلەیەکە بەکارێ دەبا 9000 بێ لە دوای معاملەیەکی زۆریش یەکێک لەو مافانە ئەوەیە کە تۆ مادام سعرەکەتان یەکلا کردەوە سعری نەگۆڕیت دوای ئەو کاڵایی لێ ئەکڕیت ئەیبێتە ماڵەوە 2-3 ڕۆژ لەلات ئەبێت وەکو مامۆستا فەرمووی 2-3 ڕۆژ لات ئەبێ بە دڵ نییە یا بە دڵت بووە یەکێک گێت بە میوانی سیرەکەی قسەیەکت بووەکە ئەم پێڵاوە چیە کوڕە وەڵای خۆ مۆدێلەکەی نەماوە ئەم چاکەتە چی وەڵام مۆدێلەکەی نەماوە لەبەر قسەی کەسێک بۆی ئەبەیتەوە وەڵا کاکەجان ینی تووشی درۆش ئەبیت ینی ئەبی بە کەسێکی خوا نەخواستە درۆزنیش درۆیەک ئەەکەیتە بەردەمی کابرا وەڵا نەمتوانی بۆ بێنمەوە نەخۆش کەوتم لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە کابرا لەوانەیە لێشی وەربگرێتەوە بەڵام شتێکی باش نییە یەکێکی تر لەو مافانەی کە فرۆشیار هەیەی ڕێز لێگرتنێتی ینی چۆن ئەو ڕێز لە تۆ ئەگرێت تۆش کاتێک کە ئەچیتە ئەو شوێنە کاڵاکەی لێکری ئەبێ ڕێزی لێ بگری خەینا ئەم پارە لە تۆ وەرەگرێ پێت ئەفرۆشێ بەڵام ئەبێتەوە مەمنونی ئەو بیت کە ئەم شتەی هێناوە تۆ لێرە ئەیکڕێ ئەگەر خۆت بڕۆی بە دوایە بگەڕێی خۆت بیهێنی چەند ماندوو ئەبی پێوەی ینی نمونەیەکی ڕیستۆرانتەکان باس بکەین لەسەر ئەوەی کە تۆ ئەچیتە ڕوستۆرانتێکەوە ئەو کەسەی کەیە تەبعاً فرۆشیارە بۆ نمونە ئەو کەسەی کەیە بە خێراتنت دەکا و لیستی خواردنەکانت ئاەتی و ئەڵێ بە خێربی ئەمە بە حسابی ئەوە بکە فرۆشیارە بە خێراتنی تۆکە بۆ شوێنەکەی کاتێک کەیەتە بەردەمی تو یعنی جاری وایە ئەو کەسانەی کە دائەنیشن لەو شوێنەیە
ینی تەکەبورێکی وا ئەنگرێ لە بەرەوەی پارەیە گەیەن بەم خواردنە منەتەکەن بەسەر کابرای دوکاننارە یا منەت ئەکا بەسەر ئەو کەسەی کەیەت بۆ نمونە بە خێراتنی ئەکات و مینۆکەی ئەیاتێ ینی ئەمە شتێکی هەڵەیە پێویستە ڕێزێکی زۆر لەو کەسانە بگیرێت چکە ئەوان خزمەتی تۆ ئەەکەنەوە قەینا تۆ پارە ئەدەیت بەڵێ بەڵام ئەوان خزمەتی تۆ ئەەکەن ماندوو ئەبن بە تۆوە بۆیە ئەبێت تۆ ئاگاداری ئەوە بیت کە دوای ئەوەی چویتە دەرەوە دەستخۆشیێکی زۆریشان لێ بکەیت دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت ماندوو نەبن شتێکی زۆر کە هیلاکە بن بەڕاستی یعنی بەجد ئەمە ئەتەکێتێکە کە پێویستە تۆ بەکاری مافێکێتی بەسەرەوە کە پێی بڵێ دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت شتێکی زۆر جوانتە چۆن ڕخنەی لێ ئەگریت ئەبێ بە هەمان شێوە دەستخۆشی لێ بکەیت یا کاڵایەکەی کە کڕیوتە دوای سێ چوار ڕۆژ سەیرەکەی دوای مانگە دوو مانگ ینی بەیاتە پەڕەبییتەوە شتەکەی زۆر ڕێک و پێک بووە ئاوە سەرێک بەر لە دوکانەکە بڵێ وڵی دەسەکانت خۆش بێ ئەزانی کاڵاکەت زۆر شتێکی نایاب بوو پێی خۆشە باشتر ئەبێ هاندانێکیش ئەبێ بۆ ئەوی کەشتی جوانتریش بێنێت زۆر باشما وەستا پشتیوان زۆر جا هەندێکیان لەگەڵ ڕێزم ئەوانیش هەندێک جا درۆەکەن بۆ نمونە تەجربەمێ لەگەڵ ئەم شتانەیە شتێک تۆ ئەفرۆشی ئەو بەڵێ وڵی لە فلانە شوێن بەوە نێ تۆ سوورەزانی بەوە نەژنیانی ئەزانی کە بۆ نێ من زۆر جار کە بە کریارەکان دەڵێم وڵی یەک و دوی لێ مەکە گە بەوە نەبێت و شتێکی باش بێت و ئینە زۆر باشە خێرا بڕۆ بیکرە زۆر هەرزانیانی پێویستە فرۆشای لێرەدا مامەڵێکی جوام کە نەک بە شێوازێکی ناخۆش بەڕێ بکە زۆر جار واژ نییە ینی ئەمە بەس بەوەی کە ئەم بە هەرزانتر پێی بفرۆشی ئەمەش پێما بێ ڕێگەیەکی هەڵەیە ینی تۆ ئەم فرۆشیارە ئاگاداری تەواوی ئەو شمەکانەیە کە خۆی هەیە ێزانێت لە شوێنانی کە نرخەکانی چۆنیە خۆی بە دڵنیایەوە کەسە بە تایبەتی هەستەوەرەکان لە بیدایەتەوە کە باسمان کرد وتمان هەستەوەرەکان هەتا دە دوکان نەگەڕابێ نایەتە دوکانەکەی تۆ یعنی بە دڵنیاییەوە تا سەعری دوکانەکانی تری تاقی نەکردبێتەوە بەڵام هەستێکان دایمە داماون ینی کارڕۆتە یەک دوکانەوە زۆر تااقەتی مامەڵی نییە شتەکەی کە پێویست بێتی بە پەلەی کڕێت و ئەیبات و ینی ئەو کێشەیەشیان هەیە من لە خولەکانە کە باس یەکەم ناسینی کەسێتی بۆ بەشداروان پێیان ئەڵێم هەستێکان یەکێکن لەو کەسانی کە لە مامەڵەیە زۆر زوو هەڵ ئەخەڵەتیان لەبەرەوەی کە یەکسەر مامەڵا کاشتەکە ئەباتەوە دوایی ئەوەش دەرناچێت کە پێویستەوە هیچێک لەو ئوسلوبانی کە بەکار ئەهێنرێت ئەوە تەقەن هەڵەیە لە مارکێتی نافرۆشیار بوو ئەوەی کە کڕیار بۆ خۆی ڕابکێشێت یەکێک لەو ئوسلوبانی کە پێویستە بەکاری بێنێت لە مەوزوعی دوکانناریە بە تایبەتی کردنەوەی دوکانەکەی کاتێک کە زوو ئەیکاتەوە ئەبێت هەوڵ بات جاری وا هەیە ئەو کەسەی کە یەتە ژوورەوە لە ژوورەوە کە لە کاتی پێشوازیە یەتە ژوورەوە پێش ئەوەی کە بڕوە بە کاڵەکان نابگەڕێت هەوڵ بات چۆنەڵێ شیرینیە گنوقڵێک شتێکی دا نابێت لە بەردەمی خۆیان کە بڵێ بەڕێزم دەمت شیرین بکە فەرموو ئەمە وەکو هەدیەک وەربگرە اینجا بڕۆ بەناو کاڵەکانمانە بگەڕێ و هەر پرسیارێکیشت هەبوو ئێمە لە خزمەتای بەس خەڵکی وا هەیە من بینیمە ئەچیتە ناو دوکانەکەیەوە ینی بەم هەڵەیەتی ئەگات وازانێ ئەو مەمنونی توێ تۆ ئەو شتت هەیە ینی ئەو کەسە بەس ئەو شتەی هەیە لە خۆی بایی ئەبێت وازانێ مەمنونی توێ هاتوۆتە دوکانەکەی سێرەکەی ناڕوا بەرەو پیری ئەوەستێت کابرا خۆی ئەڕوا بە ناو شتەکانە ئەگەڕێ کەس ناچێ بەلایە ئێتۆوان کە کەس نەهات بەلا تاوتی فەرموو بەخێربێ چیت ئەوێ هەندێک کەس ئالێرا دوکانارەکە بەوە هەڵەتی ئەگاڵێ خۆی هاتۆتە ژوورەوە بە حڕێتی خۆی بگەڕێ نە بە پێچەوانەوە یەکێک لە ئوسلوبانی کڕیار پێی خۆشە ئەوەی کە تۆ پێشوازێکی جوان لێ بکەیت و لەگەڵ یا بڕۆی کاڵەکانی بۆ باس بکەیت پێ بناسیێنیت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا پشتیوان جەمال لە ڕاهێنەری خوا بەخێر بێ سپاسەکەین کە ئەم دەرفەتە بێ بەخشاز بۆ میوانداریتان سەرکەوتوو بن ئینشەڵڵا